سڵاوتان لێ بێخۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم دیداری تایبەتی ئەمجارم تایبەت کردووە بۆ یادی کەسایەتیەک ئەفسانەیەکی مێژووی کوردستانی کەویش بەلا مستەفای بارزانە کە 44 ساڵ لەمەوبەر کۆچی دوایی کرد. کۆچی دوایی ڕێبەری ئەفسانەی کورد و ئەم کەسە چۆن هەڵکەوت و وێزگەکانی ژیانی چۆن بەڕێ کرد و دوجار چی بنیادنا بۆ کورد و بۆ کوردستان لەگەڵ پرۆفیسۆری مێژوو دکتۆر کەوان ئازاد لەم باسە هەوڵێم ینی لە بوعدێکی مێژووی کەسایەتی مستەفا بارزانی بدوێم و ئەو پارتی کە دروستی کرد بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە لە ئێستا ئەمە چۆن ئەبینەوە ئەو کات چۆن دەستپێک ینی هاتە نێو کای سیاسیەوە. کاک دکتۆر بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان. دکتۆر چۆن لە کەسایەتیەک لە ڕابەرێکی ڕۆحی ینی قسە بکەین لە کەسایەتێکی ڕۆحی بۆ کەسایەتی بۆ کارێزمایەکی سیاسی مستەفا بارزانی لە وێزگەکانی ژیانەوە ئەگەر بتوانین یەواش بینە خوارەوە ینی مستەفا بارزانی چۆن هاتە نێو کایی سیاسیەوە چی زیاتر پەلکێشی کرد کە لە تەریقەتێکەوە بێتنەوە کایەکی سیاسی و دروستکردنی پارتێکی سەوازدانی یەکێکە لەو کەسایەتیە گەورانی مێژووی کورد کە لەسەری قسە زۆر وتراوە لەسەری زۆر نووسراوە لەسەری بۆچوونی جیاجیا خراوەتە ڕوو یەکێکە لەو کەسایەتی دیارانی کورد دیابەتی کێک لە قسەکەدا کارێزمەکانی مێژووە چەقی کورد کە چۆتە نێو هەزارەها لاپەڕی مێژووی تۆماری هەزارەها تۆماری راپۆرتی خۆسۆخانەکانی وڵاتانی ناوچەی و دەرەکی ڕۆژنامە نووسان و میدیاکارە سەری زۆر قسە و وینیان کردووە. هەندێشتی ئەوستەکردێ ئەوە نەبووتراوە تۆ بەڕاستی لەوانەیەنەوەی تازەری زانڕانەوەکەی ئێمە پێشمەمی ئیزانن کە 1970 زین لە بارگوندی بارزان لەدایک بووە و 1970 زین لە واشنگتۆن بۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کردووە. تەمەنی 76 ساڵ بووە کە 70 ساڵ تەمەنی تێپەڕاندووە لە دۆخێکی دژواری کوردستاندا کە بە دەرەجەی ئەو مێژووە لە خەباتە بووە. پرسیارەکەم ئەوەیە بەگەڕێتان پرسیارەکە بەڕێز ئاوا سیاقەکەمەوە بڵێم مرۆڤ چۆن بێتە سەرکردە دروست کاریزما ینی بۆ نمونە مەسەڵەن هەممان مرۆڤین من بەڕێز خەڵکی تر ئەوانە لە پشکەمەرەکەی ئێمەوەن بەراورد ئامادەکە مرۆڤین بەڵام بۆچی ئەو دەبێت سەرکردە ئێمە نابینە سەرکردە بۆ سەرکردەکان هەندێکیان نابنە کارێزمانی کە دەبنە کارێزما پرسیارە خۆی لە خۆیدا مهمە هەندێک دەبێتە باوکی ڕۆحی دەبێتە مەرجع بۆ ئایتر نابن بۆ ئەمە بۆ هەموو نەتەوەیەک ئەکرێ بۆ هەموو نەتەوە ڕاستە سەرەکەم ئێمە چییە طبعا هەمیشە مرۆڤ کە ئابێتە سەرکردە کابێتە کارێزما کە دەبێتە مەرجع چی دروستێکە ئەمە بە پڕۆی توێژەرانی مێژوو بیربەندان و بەوپوە ئەو پسپۆڕانی کە لە بواری جیاجیای مرۆڤ ناسی و مێژوو ناسی و کۆمەڵ ناسی و ئەمانەیە کاریان کردووە پێیان وایە کە پێنج هۆکار مرۆڤ بۆ شوێگەێنتە سەرکردایەتی پێنج هۆکار. یەکیان یەکێ لە هۆکارەکان هۆکاری پێشینەیە مەسەڵەن پێشینەی ئەو کەسە لە چ بنەماڵەیەک لەدایک بووە ینی خێزانەکەی بۆ لەسەردا خێزانەکەی بنەماڵەکەی دواتر ئەو ژنگەی دیاژێتوان کە دەڵێن خێزانەکەی واتە خێزانی کەغیتیا پەروەردەوای خێزانە ئایا هەل ئەساسە کەسێک خێزانی بوو خێزانی نەبووە بۆ نمونە هەیە هەر مەسەڵەن بۆ نمونە مێژووامانە مەسەکردەوانە خۆ ناپنێ خۆ نابەر لە خۆی تلەر خۆ جەنگیز خان کە خۆمانە هەندێکیان خێزانیشان دیارنی مەعزێکیان بۆ نمونە ینی ئایا خێزان هەیە خێزان لە نمونەی گاندی بەڵام چی شمولی بارزانیەکە لەم پێوەرە بارزانی لە خێزانە گەورە بێت خێزانی بنەماڵی بارز مەڵباتی بارزانە ئەم بنەماڵێ پەروەردەیەکە دیاز بۆ مەسەر و خاڵە پەرەمەکە خاڵی دوم ژینگەکەیەتی کە دیار ئەو ژنگەیەکە ژنگی دەشتێکیە چیاییە گوندیە شاری ئەمەش دیساندۆری تیاگەڕێ ئەم تەمە خەڵکی کوردی بارزانە. خاڵی سێهەم ئەو داونەریت و ڕێباز ئاینی پەروەردەیەکات ئەمە ژۆڵی خۆی گەڕێ مەستە ئەو لە چ لە ناوچە ژنگەکە ناوچێ داونەریتێکە پەروەردە ئایا داونەرێتەکە ئایا هۆزایەتیە چینایەتی خێڵایەتی ئایا یاسایە ئایا دیسانەوە ئاینڕۆڵی تیا گەڕیانە ئەمە خاڵێکی ترە. خاڵی تر دیسانەوە ئەو دۆخەی کە تیای دەژی ئەو دۆخی ئەو ناوچەیە مەسەن دۆخە سیاسەکەی چۆنە ئایا ئەو کەساتیە بۆچی بێت سەرکردە خاقی داگی کراوە خێزانەکەی لێزەوت کراوە ئایا کۆمەلگاکەی وێران کراوە ئایا نەخێر هەموو شتێ فراهەمە و لیاخێ بێ بۆ دوای سەکردە بۆ ئەمە سوالە ئاخیرخانن کەسەکە خۆیەتی هیدوارکە دەڵێ هیدوارد کارێکەکە لە بیربەندەکانی ئەوروپی دەڵێ
ئەبێ ئەو کەسکە خۆی ئەوەی تیاابێکە دروست بێ ینی توانەکەی تیاابێت توانە کەسەکان نییە ئەم پێنجۆکارە پێنجۆکارە دەبنەوەی دروستبوونی مرۆڤ فۆستەکردە سەگە دوای بۆ کارزمە بۆ بەرجان یا باوکی ڕۆحی واتایی بارزانی ئەگەواشی بکەینەوە 1970 زایانی لە خێزانێک لە دایکە بکە و خێزانە خێزانێکی کوردی ئاینیە گونشینە بەڵام بە تەریقەتێکی ئاینیەوە ڕێبازێکی ئاینیەوە لە دۆخێکا کە خاکەکەی داگیر کراوە و لەناو بنەماڵەکەیدا کەسانی دەرکەوتون کە بوونە واجیها بوونە ڕووکار بوونە دەم ڕاستی میلەتێک کە ستەمدیدە و زوڵم لێکراوە بۆ نمونە شعبلستانی بارزان کە بەناستەر دایکە بێت شعبلستانی بارزان ڕابەری بنەماڵە و تەریقەتەکەیە بنەماڵەکەواتە بنەماڵی بارزان لە گوندی بارزان تەریقەتەکەواتە تەریقەتی ڕێبازی بارزانی بە تەریقەتی نەقشبەندی ئەم لە خەبات هەیە لە هەوڵدایە لە جموجوڵای لەگەڵ کەسایەتەکان عاشقزەکانی ئەو ناوچەیە کەسایەتەکان کوردەکانی خۆڵات و باکووری کوردستان کە ئەم میلەتی کوردە ژێر دەستەی دەوڵەتی عوسمانی و قاچارە ڕزگار بکەن و بە کوردستان بەسەر بەخۆی بگێنن و هەوڵەکەشی عەبدوڵای نەهری درێژی پێ بدەن دروستچوون بەهانەوە چوون لە باکوور بەڵێ لێرەوە دەبینین مەلامەستفادم ژگای گەورە ئەبێت ئەمە گەورە ئەبێت تەمەنی 6 ساڵ ئەمان لانکەکەیە بەڵێ ئیتر ئەمە پەروەردەیەکە پەروەردەی خێزان پەروەردەی بنەماڵەکەی پەروەردەی بارزانێکە کە شعبستانەکەم دایناوە شعبستانی دوم ئێستا درەژەی پێ ئەدات و دیسانە ئەو ژنگەی کە ژنگەیەکی گوندنشین و کوردستانی سەرسنووری نێوان سێ پارچە کوردستانە باکوور و خۆڵات و باشوور وە لە هەما کاتە خاکی داگی کراوە خاتێک بەرداو لە وەردەم هەڕەشەی عوسمانیەکان و قاجارەکاندایە بەرداو سەگەدەکانی کورد گیرێن دوور دەخرێن و ئازاد دەدرێن هەتا ئەو تەمەنی 11 ساڵە کە شعبستانی بارزانی بەڕابەری بنەماڵەکەی لە مووسڵ لە لای عوسمانەکان لە سەردارە ئەدرێت ئەمە باواقعی بەچای خۆی دەبینی هەرزدانی تازق پێ ئەگات گەورەیەکی بنەماڵەکەیان کە ڕابەری تەریقەتەکەیان و ڕابەری سیاسی گەورە لە تەمەنی مناڵی لە تەمەنی 3 ساڵی لە سجن ئەو جاجە ئەمیان دوێن ساڵی ئەبین ئەم گەورەی لە مووسڵ لە لای عوسمانەکان لە سەردارە ئەدرێت کاتێک ئەمە ئەبینەیە کاری تێ ئەکات مەسەن بۆ ئەبیان بنەماڵەیە بۆم خێزان ئەم لە هەروە ژێر دەستە و هەروە بەرامبەر دستەمکارەکان قوربانی بدەن ینی هۆکارەکە چییە ئەمە دروستی ئەکات ئەو بەدە لەوەیکە لە دایکبوونەکە شیریسانەوە لە ژگەیەکی ئازادانیە ژنگەیەکە کە داگی کراوە خۆشی لە زیندانایە بۆ نمونە ئەمە خاڵێکی درە ئەمە ئەم کەساتە پێگەێنێ بۆیە هەموو ئەوەندە ڕۆڵیان هەیە کە دروستبوونی کەساتی بارزانیدا تا ئەوەی کە 1970 زاینی دێ ئیترەن شێخ محەممەدی برایە دەنێرێ بۆ بەهاناوچوونی شێخ محمودی حەفید لە ناوچەی سلێمانی کە شۆڕشی بەرپا کردووە بەو تەمەنە زۆر گەنجیەوە 15 ساڵە تەمەنی 5 ساڵ پسەکەدادی مێزێکی بارزانی بکات 200 کەسی بێتم دەست بارزانە بێتە سلێمانی بە چیش خۆ ئەوە نێ بڵێ بەس تڕمبێن و بە شەمە بە فڕۆکە بە سواری ئەسپ بە پێ بە پیادە لە بارزان لەبێ لە سلێمانی زاد چەند دوور شاخ و دڵ جابە بە شوێن لاڕێکان نەبڕات وەکە دوجار عوسمانەکان نەیبینن دوجار ئەو هۆزانەی عوسمانەکان پەیوەندیان نزیقات پەیوەندیانە نەیبینن خۆ دەبێشە ئەم شێخ محەممەد ژاتی نز دەکات بۆیە هەم ئینگلیزیەکان ئەمان پێ خۆش نییە هەم دکتۆرێ پێ بە پێ ینی پێ بە پێ بڕوا بە شوێن ینی ئەو قۆناغایرە سەختانە ینی بەو وەسیلە ینی نەبوونی ئەو وەسیلانە یەکێ لە خاڵێک ڕۆڵی گەڕن لە دروستبوونی کەساتی بارزانیە بەداخۆ تا ئێستا ئەو ڕەجی دیلێن دراوەوە تا ئێستا توێژن لەسەر نەکراوە تا ئێستا بەلاڵێدا بڕاوە هەندێ لای ڕێبازی بارزانی ئەزانی ڕێبازی بارزانیەکە بێن دراسەیەکی زانستی بکەین زۆر جارسەر زۆر شوێنم قسەیم کردووە ئەمە ڕێبازێکی نوێگەرایی ڕێبازی نەقشبەندیە تەسەوفی نەقشبەندیە تەمە سێریکە ئاینی ئیسلام یەکێکە لە ئاینی ئاسمانی گەورەکانی مێژوو و دو ئاینی ئاسمانی بە پێ و پێوەڕانی کە زاناکان و باوەڕداران لەسەری ڕێکەوتون ئەمەیەک لەنێو ئاینی ئیسلامدا چەندین ئاینزا هەیە یەکێکە ئاینزای سوننەیە شیعەمانەیەشی تمانێ ئاینزای سوننەی ئاینزایەکە لە ئاینزاکانی ئاینی ئیسلام ئێوە ئەم ئاینزایە کە زۆرترین لایەنگر و باوەڕداری هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی و لەسەر ئاسی دنیا لە نێو ئاینی ئیسلامدا لەویش دوور کۆمەڵی ڕێباز جیا ئابێتەوە ڕێبازی ڕێبازی فقیمانێک و حەنەفی و مالکی و حەنبەلی و شافعی ڕێبازی تەسەوفانێک و قادری و نەقشبەندی و شازیانی و قادیانی ئەمانە لە نێو ڕێبازەکان ڕێبازی نەقشبەندیمانەیە کە ڕێبازێکی تەسەوفی ئیسلامیە سونیە
مولانا خالد نقشبندی ئەم ڕێباسە هێنەدە کوردستانەوە و ئەی کوردێنێت مولانا خالد شارەزۆری خەڵکی شارەزۆر بووە 1950 ڕێبازە دێتە سلێمانی و ئەی کوردێنە ینی بەستێ بە کۆمەڵی کوردەواری و کۆمەڵی کوردەواری لەژێر دەستی ستەم و چۆسان ڕزگا بکات و کورد بە دەوڵەت بگەێنێ ئەمە جیشتەڕازی نەقشبەندی سەربەخۆیبوونی کوردە و بۆیە کە کورد ئەم ڕێبازە بکا بە ئایدۆلۆژیای دەوڵەتەکەی ویتر لە مەولا پاشوی عوسمانی و قاجاری و ئەمە ئەو نەبێ ڕوز نەبێ هەنی کە بە ئایدۆلۆژیای دەوڵەت ئەمە بە جیاوازی میرەکانی پێشتر یعنی کە چۆن هەر جارە سوختەی یەکێک بوون ڕێبازە سەسەڵفیە ئیسلامیە بکا بە ئایدیا لە کڕۆکە نەقشبەندی ئەمەی تایە کە ینی بی کوردێنی و شەشەی کوردی لە جەوهەرە ئەو سەرێکی ئەو ڕێبازێک ئەوێت ینی هەلی تەسەڵف ئەوێ خەڵک بە بیرێکی کراوە میانڕە و بە هەندێک ئەرکی ئاینی جوان دوو لە توندەشیژی پێکدادان و هەڕەشەکردن و ئیهانەکردن یەکتر وەکو برا بژین کۆمەلگا ئازاد بێ کۆمەلگا بەخۆشی بژی هەموو کەسە ڕێز یەکتر بگرێت هەندی ڕێز لە هەموو توێژەکان و ئاستەکان و ناوچەکان ئەمە و ئاینەکانیش داماکاتە لە نێو ڕێباز نەقشبەندی داکات ڕێبازانە شەعبڵای بارزان دەکات منتیقی بارزان عەبدوڵڵای بارزان یەکەم ئەم ڕێبازە داڕژێتەوە لە نەقشبەندی داتاشێت ڕێبازی بارزان دروستکار ڕێبازی بارزان کە ئەستا خەڵی تێنەگەیشتووە ڕێبازی بارزان دیسان ئەم ڕێبازە ئەوێت زیاتر کوردیاتێکە تند کاتەوە کوردەڵی خستی کاتەوە بەواتە مێنێکی کوردوارێکی خۆمان و لەم ڕێبازەدا چی ڕۆدانەوە لەم ڕێبازەدا وا ڕوازا کە کۆمەلگای کوردی ئەبێ بە یەک چاو سەیری سروشت بکات سەیری ڕۆک بکات سەیری ئاژەڵ بکات سەیری مرۆڤ بکات پێش هەموو شتێ ئەوێ ناکۆکیەکان بڕەوێنێتەوە بە تایبەتی لە بارزان کە گوندێکە بەڵێ ئەم ڕێبازە باوەڕی وایە کە سروشت بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە تۆ کە سروشتێکدا ئیتر دوجار ڕۆک تێگەچێت ڕۆکتێک لە ئاژەڵ دوای مرۆڤ تێگەچێت من سەرنج بە مرۆڤ بەر ئاژەڵ و ڕۆک و بە سروشتەواشی تۆ کە ئاژەڵ نەبوو بیر خۆیت ئاژەڵ نەبوو شت بۆ بگوازێتەوە ئاژەڵ نەبوو کە بەکاری بێنی بۆ کایە ژیانی ڕۆژانەی خۆت ئەمە سوال کاتە ئیشەکان ناڕۆ مرۆڤیشی ناڕوە کە ڕۆک لە سروشتانە بوو لیسانەوە مرۆڤ ناتوانێت بژی کە سروشت وێران بۆ پیس بوو ئاو نەبوو مەسەلەن بوو بە بیابان ناتوانێت بژی بۆ نمونە کەواتە ئەمە ئەوێ سروشت پارێزێت لە هەموو ئەو دیاردەوە حاڵمەترسی و حاڵەتانی کە بۆ مرۆڤ مەترسیدارە ئێوە ڕۆک پارێزێت بە هەموو ڕۆژۆ ڕۆکەکانەوە هەموو دارودرختەوە بیپارێزێت چکە ئەمە دوجار ژینگە و سروشتی بێ جوانەکات وە خزەنی مرۆڤایەتیدایە ڕێز هەموو ئاژەڵەکان بگرێت چکە ئاژەڵەکان دوجار تەوازن و هاوسەنگی سروشت ڕائەگرن و مرۆڤ سوودیان لێ ئەبینێت ئەو سا بەمە ئەمجا مرۆڤ ئەتوانێت ئەمجا گرنگە دوای ئەمە مرۆڤ ئەتوانێت بەختیار ڕستە بژیر لەناو مرۆڤیشە کێشێکتر هەیە جیازی چینایەتی هەیە جیازی کۆمەڵایەتی هەیە دکتۆر مێ بیشوبهێنن بە سەردەمی مۆدرن حتما قەتع ناکەم بۆی کە ینی ئەوە بێ کە دکتۆر باز لەوە کاوە هەمیشە ینی ئەم تەریقەتی نەقشبەندی چەنێ قوڵە ئەڕواتە ناو ئەوە کە چۆن سروش بپارێزی چۆن دەستدرێژی نەکەیتە سەر ئاژەڵەکان لە سروشتەوە چۆن بەو ڕادێتەوە لەگەڵ سروشتە ئەمە کە ئیبینینەوە ینی لەم نوێ دەما کۆڕبەندی جیهانیە بەسرێ کە باس لەوە ئەکرێ لە دیوێکی ترا حتمما دکتۆر بۆم تاوکە کە ئەمە ینی کە ئەمان خوێن لە قوتابخانە باز لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئەکرێ ینی کۆی ڕێبازی نەقشبەندی کە کوردیە ینی لە هەڵقڵاوی سروشت و ینی تاکی کووردە ئەمان ینی تەریقەتی نەقشبەندی سەدان ساڵ پێش جارنامەی جیهانی پێش کۆڕبەندی نازانم کوردستانەوە جارێەوە دەبینێت ئەم ڕێبازە لە قوتایی سەردای سەدەی نۆزدەیە ئەمە داڕژێت ینی 1911 مەلاخال نەقشبەندی دیانتە کوردستانەوە عێراقەتەوە 1950 هێنێتەوە ناو سلێمانی وتە بڵاوێکاتەوە و گەشەکە ئەمانە 1960 بۆ هەفتە ئەگاتە منتیقی بارزان و ئەگاتە کوردستانی خۆڕەوات ئەمە ئەو 1916 گاتە وەرەمان ئەمە ئەو زووتر پێگا دوای ئەوە ئەمجا تەماشاخانی وەران ڕێبازەکە دەگەێنە بارزان چکە کاتە شمەڵە خەنەوژردی لە نمونەی نێوان خۆی شێخ مالەفی نۆدێ لە ئاوارە ئابێچێت بۆ دیمەشق لێ خۆچلایەکات بۆ شێخانی هەورامان و شێخ عوسمان سراج ئەو ڕێگاگرێتە بەر ئەم ڕێبازە ئەگەنێتە ناوچەی بارزان و هەتا شێخانی بارزان منە مریدی شێخانی هەورامان دواتر شێخانی بارزان بە ژیری و عاقڵی خوان و بۆ ئوستوری ناوچەکانشی تایبەتە
ئەمڕێ بارزانە دروست دەکەن و ڕێبازی بارزان باس ڕزگردن لە سروشت و لە ڕۆک و لە ئاژۆڵ لە مرۆڤ ئەمە دروست دەبێت لەویایە لێرەوە جیازی چینایەتی جیازی کۆمەڵایەتی یعنی پێقاتی کۆمەڵگا و هەتا ئاسی ڕۆشنبیری و ئەمانە هەموو لە ڕێباز بارزاندا یەکە بێتەوە ینی بۆ نمونە مرۆڤک مرۆڤ سەیر دەکرێت ئەوەی کە تو باس کرد جان نەمەگا دوای فڕۆ مرۆڤک مرۆڤ سەیر مرۆڤ شانی ڕێزگرتنە شانی بەزەیی نییە مرۆڤێت بۆ ڕێزی بگریت هەچ مرۆڤێک بێت کرێکارە جوتیارە پیشەوەرە کاسبکارە ڕێزی دەگریت ئەوە نامێنێت کە ئاغای زوڵ لە جوتیارێ بکات ئەوە نامێنێت کە جوتیاری سگالی ئاغایە بکات ئەوە نامێنێت پیشەوەرێک لە بازار گەرم بخاتە ئەمارەکەیەوە نیای بە خەڵک بەدەوێت بۆی گرانی بکات بۆ نمونە ئەوە نامێنێت کە بۆ نمونە بازرگانێک کۆنتڕۆلی بازار بکات ئەوە نامێنێت کە مامۆستایەک علمەکەی بۆ خۆی بێت و نیای بە بەرامبەرەکانی لە ڕاستی بارزانیدا هەموو ئەمانە دیارە بەداخۆر بازرگان نەبووە نەبووە کە بنووسرێتەوە نەبووەوەی کە بەرنامەیەک و پلانە کوژۆن ڕێباز دەخشێنی نووسراوەتەوە تەنیا بەزاردراوە بە مریدەکانی بڵاو بۆتەوە وەلێرەوە ئەوانەی کە شوێن ڕێبازی بارزانی ئەەکەمە لە سەردەمی شەمستانی بارزانی یەکەم و دواتر دووەم و شێخ ئەحمەدی بارزان نەودەم خۆش ئەوە بێتە خودانی بارزان ئەمە تێمە ڕێبازی لەوە دەڕەچێت وا دەکات ئەوەی کە شوێن ڕێبازە ئەبێ وابیانی بە کورتەکەی ئەبێ دڵسۆزی خاک و نیشتیمانەکەی بێت دڵسۆزی گوندەکەی بێت شارەکەی بێت شارۆچکەی بێت خاک و نیشتیمانەکەی بێت خۆی بۆ بکاتە قوربانی بارزانی مستەفا لەم ماڵەیە لەم ماڵباتەیە لەم ژینگەیە لەم خێزانەیە لەم ڕێبازەیە گەورە ئەبێت بۆیە گەورە ئەبێت ڕێبازە مستەفا کارێکی زۆر گەورەتر دەکات ئەم ڕێبازە بە سیاسی ئەکات یعنی ڕێبازەکە ئەبێتە فکر و بەرنامەی ژیانی ئەمجا دڵێ ئەی کوردێنێ زۆر قسە بکەینەمانە ینی کۆی ئەمانە کە ینی من نەزانم دکتۆر باز لەوە کە تەریقەتێکی نەرمی زاهیدان ینی عرفان ینی بەوش پێشەموو شتە ئینسانەکە گەشەی ڕۆحی بدرێ بەڵام کە دکتۆر باز لەو تەریقەتەکە کە بەرگری لە ژینگە بەگشتی و بەرگری لە مرۆڤەکە دوجار مستەفا بارزانی ینی ئەکرێت بەم شێوە بڵێن کە مرۆڤ بەرگری لە ژینگەی خۆی بکە بەرگری لە مرۆڤەکانی دەوروبەری بکە ئەگەر زوڵمی لێکرێت ینی ئەلێرەوە لە پای زوڵم و زۆرداری و چەسانەوەی کورد بارزانی ینی ڕێبازەکەی کردە ڕێبازێکی ینی ئەوەی کە پێڵن ڕوبەڕووبوونەوە ئۆکەی تۆ کە بازانی وەرێگرێت لە شێخ ئەحمەد وەرێگرێت بۆ ڕێبازە دەرەجە پێدا ئێمە سەر وێزگەی ژیانی ئەخیری بارزانی بۆ کە لەوە جابێن بێنە سەر دین بارزان کە لە 1970 خۆی دوای کات پرسیار بکەم و مێژوو خاوەنی چی بوو خاوەنی نەماڵ بوو نە سامان بوو نە هیچ شتێک ئەو ئێستا خاوەنی بوو ئەو مێژوو کە دروستی کرد بۆ کورد ینی بەستا پرسیار بکەین کوا کۆشکی بارزانی کوا باخەکەی بارزانی کوا کۆمپانیەکەی بارزانی کوا ئەو پارە بەجێمای بارزانی بەجێش بۆ کۆڵنەوە ئەو پرسیارە کۆی ئەمانە بوو ینی بە بێمەرایی کەوتنەوە دروست بەڕابردوو ینی ئەم سەرنج بە ئەوە قسە بکەیت ئەم لە ئەگرا سێکسەری سەری بەکەم زۆر سەری ئەو زۆر خێرا مەسەن ئەم بۆ نمونە 950 لێراوە بۆ سلێمانی لەخەتی 200 قەسا بۆ هاوکاریشی محمود دابوت کە هێزێک کە 200 قەسا دێت چەک و پێویستیەکان و خۆراک و ئازوقەی پێ بۆ نمونە ناوچەیەک کاتێک ئەتوانێت زۆر شت بکات نەیکردووە بۆ نمونە لە 1930 و 32 لەگەڵ ڕاپەڕینێکی بارزانە هەیە بۆ لەگەڵ خەڵی خۆشەویە شۆڕژ دەکات لەوێ شەریستانەوە خۆتان شپەیە کات پایی ناکات دەستکەوت بۆ خۆی نایکات بۆ کوردی ئەکات لە 1945 لە شۆڕشیەکەی شۆڕشی بارزاندا سپی و ساڵڕاستەکەی شۆڕشەکەیە خاوەنی زۆر شتە بەڵام خۆی خاوەنیش نییە شۆڕشی خاوەنی شتە سیکە لەو ماوەی توانی ئەگەر ملی بۆ لە ساڵدانی عێراق کەچ کردایەوە دە ساڵدارانی عێراق کە ڕازی کردایە ئەو بە خاوەنی موچەیەکی باش کۆشک و تەناری گەورە ئەو بە خاوەنی هەموو ناوچەی بارزان و بادنیانش دەوڵەتی عێراقی کرد هەموو شتێکی بۆ کرد خۆدایان هۆزبوونە ماڵەمان هەیە لە ڕۆژگاردا چوت با دەوڵەتی عێراق شەڕی بارزانیان کردووە شۆڕشی بارزانیان کردووە بوونە خاوەنی دزستان کۆشک و تەنار و دەهات پارە ئەمە سوالە دوای کە ئەو خۆڵ ناکات تەنەزول ناکات سازش ناکات چێتە دیوی کوردستانی خۆرڵات ناوچەی بە کوردیان ئەبێتە پێشبەکەی کۆوانی کوردستان تا دوای پرین جنراڵی پێدەن لە بەرەنجام بە توانایی و لێهاتووی خەبات و تێکۆشانی تواناکانی خۆی و دوازدە بارزانی لەگەڵایە 500 بارزانی هەلێک لە کۆمارە
پێشمەگەی بەتوانان و بەشێکیان فەرماندەی سەربازی شەڕەکان بۆ نمونە ئەمە ئەو بارزانانی بێشە 330 ڕۆژیانسە مەغلێف ژێنراڵ بووە غەدار بە جنرال گاڵتەنی فەرماندەی گشتی فەرماندەی گشتی زەکانی بارزانی بووە کە کاتێک ئەڵێ بەخۆی پێسمەش ڕۆقاتە شوێنێکی نادیار دوای ئەزانێک ڕۆگاتە ئازەربایجان و لە ئارەزەپەڕێتەوە بارزانی خاوەنی هیچ شتێک نییە سێ دەوڵەت بە شوێنەوە سێ دەوڵەت بە شوێنەوەتی چەندی جایزەکانی سوپای دەوڵەتی ئێران دەشکێنێت بارزانی خاوەنی هیچ شتێک نییە خۆگە لە مەهابە دەرچێت لەگەڵ خۆیان هیچ شتێک ناباجگە لە هەندێک چەک و تەقەمەنی و چەند ئەسپێکە پێیانەوەی پێی دەرباز بن بۆ نمونە ئەمەشی نەکردووە لە 1940 تا 1950 لە سۆڤێت ناوەتەوە باشە کاتێتەوە باشووری کوردستان لە 1950 شۆڕش عەبدولکەریم قاسم دوای کوردستان عەبدولکەریم قاسم دوای ڕوخانی ڕژەی پاشایەتی عەبدولکەریم قاسم سەرۆکۆماری عێراقە دوای زۆر شتی بۆ بکات هیچی نەویستووە خۆتانە نەش داواش نەکردووە ماڵک خۆی لە بازاوەت بۆ نەژن کاتەوە باقیەوە دروست کاتەوە ئەوشی داوا نەکردووە باشە کە زیاتر شۆڕش خاوەنی شتێک نییە نازانم شۆڕش بەرەوەی ڕات لە 1960 تا 1970 ئەم شۆڕش دەکات وێزگەیەکی تری لە بەردەم چوار سەرۆکۆماری عێراق عەبدولکەریم قاسم عەبدولسەمەد عارف عەبدوڕەحمان عارفە حەسەن بکرە ئەتوانی هەموو شتێکی بدەنێ باشە لەو خۆناغەیە سەدان ناوە پێڵێ من کە بوونەتە پیاوی دەوڵەت هێزی فۆجیان دروست کراوە ئەو پێ دەڵێن جاژیا کرێگرتە بوونە خاوەنی پارە و زەوی و داهات و باخ و خۆشتنی ژیانیان بووە لە کوردەکانشان لە ئەوروپا پێگەیشتون ئەمەوەشی نەکردووە باشە کە شۆڕش تەرشکە لە 75 لیسانەوە هیچ خاوەنی شتێک نییە دەچێت لە کەرە دیشە جیابەکە ماڵێکی بۆ دروستکرا لە لەند دڵشانشە ئێرانیەوە خۆی و بەنەماڵەکەی و حاشیەکەی لەوێش خانەکە هیچی خۆی نییە هیچ شتێکی خۆی نییە هەنێکە دوای ساڵش کە لە شۆڕژێن کۆچی دوایەکات دوای 4 ساڵ خاوەنی هیچ شتێک نییە باشە ئەم پرسیارە خۆی لە خۆیدا نە خاوەنی ماڵە نە زەویە نە دووەنمە نە کارگەیە نە کۆمپانیای شتێک ئەم مێژووی پێموتی پێمان دەڵێ منە مستەفا بارزان پەروەردی ئەو خوێندنگایە کە میلەتەکەی ژیا ئەم وازی بارزانیە ئەو سیاسەتی ینی بە سیاسی کردووە بۆی کە ڕێبازەکە بکە بە سیاسی و ئایدۆلۆژیای شۆڕشی کوردی دوای دەوڵەتی کوردی هەرگای بۆ بەڵام دیارە پێ نەگەیشت چۆن ینی کە ئەمە وێزگەکانی ژەنەراڵ مستەفا پارزانی سەیرەکەین هەمیشە ینی نەچوەتە نێو کۆشکەکان کە ئەوە دوت ینی داوای کۆشکی نەکردووە هەمیشە ڕژەمە یەک لە دوایەکانی هەناوەتە شاخەکانی کوردستان زۆر بە سادەی ژیاوە کە لە کاتێکا مستەفازانی ئەکراوانەژی ئەزانی لەو ماوەی کە مستەفازانی شۆڕشی تیاغا لە 1950ەوە 5 ساڵ تەمەنی تا 1970ەوە کە کۆچی دوای یەکات باشە دەیان ڕژێم و سەرۆک پادشا و سەرۆکی گۆڕی بووە ئەو لە هیچێک لەوانەیە داوای بوتڵی ئاوی نەکردووە دەستیان بوتڵی ئاو باشە ئەیتوانی داوای کرد ئەیشتوا بەڵم ئەیشتوانی داوایشت بکات بە عەرزەکەم بارزانە خۆم بارزانە خۆی کۆکاتەوە بیکە بە چەکداری خۆی ئەو کاتە گوندەکەی ئاوادانتر دەبوو بابێ وەڵام ناوچەکەی ئاوادانترە بوو بەڕازاوەترە بوو باخبەخاتی جوانی هەبوو کارخانە و باڵەخانی تیا بکاتەوە بەڵام دووربینیەکی واژ هەبووە ینی زۆرێک لە میرەکان هەن جای دەقبوارم بە ئەمە بکات ئەیتوانی بناسە لە ئاسی دنیاش سەر عەشرەتێک ئاگادار بە خۆشتنی ژیان خۆی و نەوەخانی بەجێ بێڵێ بەڵامەوەی نەکرد لە هەمان کاتا ئێمە کە ئیبینینەوە بۆ ینی بارزانی ئەبێتە کارێزمای نەتەوەیەک بوون بە کارێزمای نەتەوەیەک ئەمە ئەکا داوای هەموو شتێکی کردو بۆ میلەتەکەی بەڵام بەخۆی نەکردو بۆ خۆی نەکردو مەبەستم لە ساڵی 1970 کە ڕژێمێکی وا ینی تەنها مافەکانی کورداوە ئەکا کە پێشێلی مافەکانیش ئەکرێ ئەویش بابەتی کەرکووکە ینی مەسەلەکە کەرکووکی لە تۆرەکان کەرکوو نیشتی تریش لە تۆرەکان ئەزانی کەرکووکی لە تۆرانی کە ئەو ئەمادانی ساز لەسەر کەرکوو بکات چکە بە کوردستان نەزانێ و ئەو بۆ خەباتی کرد دەڵام مۆزوعاتکە هەموو کوردستانە هەموو کوردستانە کە هەموو ناوچەکە کوردستانی باشووری کوردستانە کە ئەبێ ئەم مافی ئەمانەن ئەم ناوچانە ئازاد بکرێن مافی ئەمانە بە تەواوەتی بدرێت و هیچ کوردێک لە عێراقدا بێبەش و بێ ماف نەبێ بابەتەکە ئەمەیە خۆی لە خۆیدا کە ئەو داوای کردووە ینی وەکو باسی کرد ئەوەی نەکردو بۆ خۆی ئەوانە نەکردووە بەس بۆی کوردستان بە وێزگی ئارام بگەێنێت بۆی ئەوەی توانی هەوڵی دا و کردی دکتۆر ینی کە ئەمە لە نووسەرانەوە کاتێکم زۆر زوو چوو لە نووسەرانەوە سەیری کەسایەتی مستەفا بارزانی ئەەکەین ینی لە نمونەی چێشتی مجەوەر کە هەژار ئەیگێڕێتەوە لەوەی هەمیشە خۆی بەرپرسیارزانیوە ینی هەرچەند دەوروبەر شۆڕش پێشبەرگە خەتایەکیان کردبێ مستەفا بارزانی خۆی بە خەتا بارزانیوە
ئەم قوڵی ئەم زاتە چۆنە هەمیشە بەرپرسیارەتەکانی خستۆتە ئەستۆی خۆی لە ئەمان کاتە وەکو پێشتر بەڕستان ئاماژەت پێ هیچی بۆ خۆی نەویست یانە خۆویست بوو خۆنەویست دوێزگای دوو شتێ جێکردن لەگەڵ یەکە شێک بارزان کاتێککە ئەژی مکو مرۆڤێک گەژی و سەکردەیە گەژی تا گۆژی دوای ئەکات دوای اینجا کوڕنەوەکانی تۆنژین ئەمە دیوێکی بابەتەکەن من سەر خاڵە ئەو کاتەکەت کۆچی دوای ئەکا دیوێکی لە خاڵگەمەیەک دوو لەو ماوەی کە ئەژی ئەم جارە سوال لە خۆی لە خۆیدا وەکو سەکردەیەک تۆنجێک مرۆڤێک تۆنژیم هەردووکی ئەگەدا هەردوو شتەیە وەکو سەکردەیەک وەکو مرۆڤێک زۆر سادە ژیاوە ئەوەی کە لەگەڵ لە ژیاوە شادی ئەدا تا لە پۆشاک و لە جوانەکەی و لە ژیانی زۆر سادە ژیانی لە بەدرژام و هەموو 4 سال شۆڕژ ئیلول خانووکی خۆشی نەبووە هەڕۆژی لە دێژە قێمە و لە ژێ خانووکی گەڵاژیا و شاق و دڵ لە خەباتی کردووە ئەمە دیکە لە خاڵەکان ئاگادار بنەوە ئەمە سادەی ئەو کە سادیەکە من نبینیەوە لێگەڕنەوە سەرچاق مێژەکان دەیگەڕنەوە قسەی من نییە قسەی سەزاران پامنێر و ڕۆژنامەنووس و کەسایەتی و کۆنسوخانە و ڕاپۆرتی کۆنسوخانەکان و مێژنووسان ئەوان دەیگەڕنەوە بینیوێرە ئەمە سەراشا حاڵم بیستۆ بینی ئەمەیەکی لە خاڵەکانە خاڵێکی زۆر گرنگە تشکی خێنە سەر یا ببینی بەن ئەوژەوەیە مەسەرەن وەکو مرۆڤێک ئاسایی مرۆڤ غەڵەت دەکات کاکە چۆمان ئینسانچۆی خەڵەتەکە تەنیا خۆیە لە ژیانی خۆیدا هەندێک هەڵەی کردی بێت بۆ شۆڕشە سیاسەتە لەگەڵ ناری سەرسەختە تۆڕ بڕوویت کێشەی ناوخۆیی دێ بۆ نمونە بپەرژەمە سەر کاتێکە من دێم قسەی ژکۆی ژیانیەکەم بەڕاستی هەڵەکانی ئەوەنەکە من کردی باسکردن نییە دەوڵەتی عێراق نارەکە سەختە نارەکە دەوڵەتە ئیمکانەتی هەیە نارەکە دەوڵەتە یەکەم لە ڕوویدارەوە ئیمکانەتی هەیە بەسەرازی ئیمکان توانای هەیە لە نێودەوڵەتیە هێز و پشتیوانی هەیە بۆیە ئەم دەوڵەتە ئەم لە خەباتی شاخایە دەوڵەت گەنجینەی هەیە دەوڵەت بوجەی هەیە دەوڵەت پارەی هەیە دەوڵەت مانگانە پارە ئەدات بەوانەی کە کاری بۆ ئەەکەن دەوڵەت بەردەوام پارە ئەدا بەوانەی کە هاوکاری ئەەکەن و شەڕی بۆ ئەەکەن بەڵام ئەم یارمەتی لە ساڵە یارمەتی وادێت بیا بە چەند قەزم یارمەتیە سوالە مهمە جا من لەگەڵ پرۆفسۆرێکە دانیشتوم ینی لە کەسە هەرەتەگمەنەکانی کووردە ینی چۆن لەم باسە دەرەخەتی کەسایەتی وەکو ینی بتوانین باز لە کەسایەتی بکەین ئەنی ناچارم دکتۆر ئاخر پرسیارکەم لەوەی کە دروستکردنی پارتی دموکراتی کوردستان بەواتە پارتێکی کوردی بوو بە جیاوازی ئەحزابی تر کە لە ینی لە باشوور و لە ینینەکانی تر دروستکران ئەوی بارزانانی بۆیە بەسم لە کوردبوونی تا ئەوانەی کە لێی جیابوونەوە بارزانانی بۆیە بارزان کاتێک پارتی دروستەکات لە مەهاباتە خۆی جنرال فەرماندی هەموو ێزەکانی بارزانیە ئەمە ئەو دەیەوێت ئیلهامی لە ژەکافەوە وەرگرتووە مەبەستی لەوەیە حیزبی کوردستان وەرگرتووە ئەوێت حزبێکی دروست کرد و حزبی دیموکراتی کوردستانی ئێران کە قازم محەممەد دامەزەر و سەرۆکەیەتی پێشوای کۆمارە بۆ باشوور دروستی کات ئەگەر پێشبینەکەی ئەمەیە ئەگەر ئەم کۆمارە سەرکەوت ئەو حیزبەی باشوور کە دروستی ئەکات ببێتە پەلی ئەم کۆمارە پەلی حیزبە بۆ خۆی فەرز نەکرد هەمیشە نازانکی لە گۆڕای بارزانانی زانانی چی بڵم کە دا کوردی تێنەگەیشتوها کوردی تێنەگەیشتووە چییە؟ بارزانانی سەکردەی شۆڕژێک لە 1945 ئەبێتە پێشمەکەی کۆماری کوردستان زۆر قەزی ئەم کار هەزانی لەسەر بازانکێ بووە پلەی جەنراڵی دوایی پێدەن خۆ کاتە پێی نادەن هەوا دەستن نایکەمە جەنراڵ ئەو 1940 مکریانی ئێران باشە 1946 کۆمار دروست دەبێت لە مانگی دووە پلەی جەنراڵی بارزانیەدەن مانگی دوو هەشتی شواتە یان شوباتە پێدەن ینی خۆسەرتاکسە نایدنێ ئەویش لە پای ئەو ڕوبەڕبوونەوەی کە کردی لەو خاڵزۆ گرنگاگەدار بە یعنی ئەوانەی کە لەسەر بارزانانی بوون لە بارزانەی خەباتیان زۆرتر نەبووە هەر پێشوا قازم محەممەد کە پێشوای کۆمارە و تاجی سەری ئێمە و ڕەمزی ئێمەی کوردە ئاگادار بە لە بارزانانی شۆڕژگەرتر نەبووە ماواتە کردیە خزمەتکاری میلەتی لە هەر گۆشەیەکی ژەسمەری پێشەوە حاجی بابەشێخ حەسەکان سەیدی قازی جعفەری کەریمی ئەم جا بارزانیت ئاراوە دکتۆر وەڵام من لەم باسە ئەمە سوالە خۆی لە خۆیدا بۆیە قسەم بکەم بۆی بینی بارزانی بە داوای ناکڵێ بۆ شێم بۆ دەکەم ئەوە نەبوو ئاگادار بە مەرجی بەدا خەڵکەمەی نەزانیوە بەڕاستی کەم سەکردێ ئەوە قوبڵکە ئاگادار بە ئەمە سەریکە ئەم دیدگایی بارزانی ئەوەشی کە لێ پارتی دیموکراتی کورد دروست دەکات بۆ ئەوە ناکات بە کوردستان هەڵە کوردستانێک حیزبی هەیە حزبی کوردستان ئێرانە بەس کووردە هەر بەشە و پەرچپارچە کراوە هەر بەشە حزبی دروستکەین تا لە داهاتوە بێتەوە بە یەک ڕێزمەری کیا کۆبێتەوە کۆماری کوردستان پرۆفیسۆر دکتۆر کەیان ئازاد وەکو مامۆستای مێژوو زۆر بەخێراتی
ببورە تەندروستی شناتەواو بوو بەڵام هەر جۆر زۆر سپاس دکتۆر گیان خۆشەویستان ئازان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.